خۆشەویستان لە بەشی موسیقای ئەمجارە باز لە هونەرمەندێکی ئافرەت دەکەین. خاتوو شیرین محەممەدی لە گوندی دەروێشانی سربەشاری سەحنە لە پارێزگای کرماشان لەدایک بووە. هەر لە منداڵیەوە بە دەنگی بە سۆزی باوکی سەیدخان محەممەدی محەممەدی کە لە گەورە مەقامبێژەکانی شاری سەحنە بوون زۆربەی مەقامەکان فێر دەبێت. لە تەمەنی 17 ساڵیدا ئامێری تەمبور لای یەحیا ڕعنایی لە تەمبورژەنە بەناوبانگەکانی شاری سەحنە فێر دەبێت و هەر ئەو کات دەچێتە شاری تاران و پەرە بە چالاکی خۆی دەدات. بەهۆی هۆگرێکی زۆر لەگەڵ ئامیری تەمبور هەر لەو تەمەنەدا دروستکردنی ئامیری تەمبور و دووتار دەست پێ دەکات. خاتوو شیرین یەکەمین بەرهەمی خۆی بەناوی بانگی بەربەیان لە ساڵی 1393 هەتاوی بڵاو دەکاتەوە. دیارە ئەم هونەرمەندە سەرپەرشتیاری یەکەمین گروپی تەمبورژەنانی ئێرانە کە توانی لە فستیوالی گوڵی یاس لە ساڵی 1970 هەتاوی بەشداری بکات. لە زۆربەی فستیوالەکان لە دەرەوەی وڵات بەشدار بووە و نزیک بە 25 ساڵە کاری ڕاهێنان دەکات. ئەندامی ئەنجومەنی دەستەی هونەرمەندانی موسیقایی ئێران و ئەندامی ماڵی موسیقایی ئێران و ئەندامی یەکێتی ژنانی کرێکاری ئێرانە.